میرنشینی حەسنەوی ساڵی 348 زاینی و با پێی هەندێک سەرچاوەی تری مێژووی ساڵی 940 زاینی لە شاری جیبەل کەسایەتێکی کورد بە ناوی میر حەسەن کوڕی حسێن کوردی سەرباهۆزی بەرزیکان میرنشینی حەسنەوی دامەزران. هەرچەندە بۆچوونێکی تر هەیە کە مێژووی دامەزراندن و مێژووی سربەخۆبوونی دووشتی لە یەکتر جیاوازن، بۆیە تێکەڵیەک لا ساڵەکاندا کراوە و بەهۆی ژێردەستەیی کورد بە مەبەست هەوڵدراوە مێژوو بشێوێنرێت و بەئاخرنرێت لە ناڕاستی. هەرەمە وای کرد زانستی مێژوو بە پشتبەستن بە کەرەستە فکریەکان و دەستڕاگەیشتن بە فەلسەفەی مێژوو بژاری زۆر شتی هەڵبەسترا و ناڕاست بکات و مێژوو لە تەنها گێڕانەوەیەکی ڕوود بپارێزێت. دامەزراندنی ئەو میرنشینە لەلایەن حەسنەویەکانەوە هەر لە سەرەتاوە بوو بە هۆی دژایەتیکردنی، بەڵام هەوڵەکان چڕکرانەوە تا هێزی زیاتر و خۆڕێخستنی زیاتر بکات و دەسەڵاتی باپێی ناولێنانی ئێستا گەیشتە ناوچەکانی هەمەدان، مەهاباد، کرماشان، شارەزور و هەندێک سەرچاوەی تر ئاماژە بە ناوچەکانی دینەوەر، هەرسین لە ڕۆژەڵات و شارەزور لە باشوور دەکەن. شاری شاپور لە ناوچەی لوڕستان ناوەندی بەڕێوەبردنی میرنشینەکە بووە و خاوەندرا و یەکەی نەختینەیی تایبەت بە خۆیان بوون، بەڵام وەک چۆن میرنشین یان دەوڵەت خاڵی بەهێزی هەیە بە هەمان شێوە خاڵی لاوازیشی هەیە و گەر لە کاتی خۆیدا چارەسەر نەکرێت ئەوە بەرەو لە ناوچوون دەچێت. میرنشینی حەسنەویش لەسەر ناکۆکێن ناوخۆیەکان نەوەستا و هەوڵی چارەسەرکردنی نەدان. ئەمە سەرباریەوەی بە پێی سەرچاوەکان بەردەوام کەوتۆتە جێرەژموونی هۆزە غەیرە کوردەکان بە تایبەت هۆزە تورکەکان، هەرچی پێوەستە بە ناوخۆی میرنشینەکە سەرباری ئازایەتی هەندێ میر کە سنووری دەسەڵاتیان فراوان کرد، بەڵام ناکۆکی ناوخۆیی میرنشینەکەی بە تەواوی لاواز کرد و تەنانەت میر هیلال باوکی خۆی بە ناوی میر بەدر لە قەڵایەک زیندانی کرد. ئەو کاتە میر بەدر نامەیەک ئاراستەی بەهاوت دەولەی دەسەڵاتداری بۆی هی دەکات بۆ وەرگرتنەوەی دەسەڵات لە کوڕەکەی. بەهاوت دەولە هێز ڕەوانەی ناوچەکە دەکات و جەنگ ڕوو دەدات. کۆتامیر کە فەرمانڕەوایەتی میرنشینەکەی کرد، میرتاهیری کوڕی هیلال 1 ساڵ فەرمانڕەوا بوو، دواتر کۆتایی بە دەسەڵاتداری ئەو هێنرا و میرنشینەکەش لەناو برا بۆ دەسەڵاتی جێگرەوە.